ئەوە وجدانە ماسووداکە کە بابەتێک بدەم بە هێچێ دوای تەلەفۆنم بۆ بکە بڵە ڕەحمە لە دایک و باوکت وەڵی تۆ ئەم پارچەشتە داوە بە من زۆر ئەسڵە زۆر باشە زۆرم پێ ناخۆشەکە شتێ بدەم بە یەکێک و پێم بڵێ وەڵی شتەکەت عادی دەرچوو من بۆ نمونە بە 25,000 بیدەمێ بڵێ لە بازاڕە بە 5,000 دەست پێەکەم بە فرۆشتنی ئەشیاکان لە ڕێگای تیکتۆکەوە بە لایڤی ڕاستەوخۆ ئەشیاکانم عەرزەکەم بۆ ئەو خەڵکە ئیتر ئەشیاکان جۆرە هەموو بابەتێک لە خۆی ئەگرێت یعنی ئەوە نییە بڵێ سابت بێ بەس بە جلوبەرگەوە یاخود بڵێ بەس بە ئەلکترۆنیەوە ئیتر هەموو بابەتەکان لە خۆی ئەگرێت بەڵام شەرت ئەوەیە بگەڕی بابەتێک بکڕی پێشکەشی خەڵکی بکەی بە خەڵکەکەی ئەفرۆشی ئستفادەی لێ بکە خەڵکەکە ئەوە وجدانە ماسووداکە کە بابەتێک بدەم بە هێچێ دوای تەلەفۆنم بۆ بکە بڵە ڕەحمە لە دایک و باوکت وەڵی تۆ ئەم پارچەشتە داوە بە من زۆر ئەسڵە زۆر باشە زۆرم پێ ناخۆشەکە شتێ بدەم بە یەکێک و پێم بڵێ وەڵی شتەکەت عادی دەرچوو من بۆ نمونە بە 25,000 بیدەمێ بڵێ لە بازاڕە بە 5,000 شتەکان کە عەرزەکەین با بڵێن بەم شێوەیە کە یانمە پێش شاشەکە هاوڕێیان ئەمی سێتەمان هەیە کوالێتەکەی بەو شێوەیە بۆ بەریتانیا دروستکراوە کوالێتێکی زۆر بەرز و چاکیەیە ئەمە لە بازاڕی ئەمەزۆنا لێ دێن بای 150,000 ئێمە تەنهای دێنە 20,000 15,000 حەزەکەین خەڵکە ئیستفادەکە و